هاوسەرەکەی دینا پاژێک مانگ هاوسەرگیری کردوتەوە ئەو وێنە و ڤیددیۆیانەی بڵاو بۆتەوە هەر بە جددی هاوسەری دینەیە یان کەسێکی ترە نیازی ئەویان هەیە دووبارە بگەڕێنەوە لای یەکتری. زۆربەی خەڵکی جیابوونەوەکەیان وەکو سیناریۆی دراما و فلیمە تورکەکان سیر کرد لەبەرەوەی زۆر سیر بوو جیابوونەوەکەیان. بۆچی ئەو ماوەیە دینا لەگەڵ مامۆستا هیچ دەرناکەوێ بەزم و ڕەزمەکانیان لە تیکتۆک بۆچی نابینین؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. دینا ئەو خاتونە هونەرمەندەی لە سەرەتای دەرکەوتنیەوە زۆترین چاوەکانی لەسرە و هەر جوڵەیەکی دەبێتە جێ باسوخواسی سۆشیال میدیا، بەڵام دوای جیابوونەوەکەی بەی شێوەیەک نەبۆتە گەرمی بابەتەکانی سۆشیال میدیا. چەند ڕۆژێک بەر لە ئێستا پارچە ڤیددیۆیەک بڵاو بووە هەموو خەڵک پێیانوا بوو ئەو گەنجەیە بارامی هاوسەری دینەیە کە دووبارە هاوسەرگیری کردبێتەوە. زۆربەی خەڵک باسییان لەوە کرد بەڵێ ڕاستە ئەو گەنجەیە بەهرامە، بەڵام لێپیچنەیەکی باشمان لەسەر ئەو بابەتەیە کرد. ئەم گەنجەیە هیچ پەیوەندیەکی با هاوسەرەکەی دینەوە بەهرام نییە، بەڵکو گەنجێکی ترە و وەژانی هاوسەرگیری لەگەڵ خاتونێک پێکهێناوە. هیچ پەیوەندێکیان بە بابەتی دینە و هاوسەرەکەیەوە نییە. بۆیە ئێمەش لەسەر ئەو بابەتە پێمان خۆش بوو چەند زانیاریەکی تاو بدەینە بەردەستی ئێوە بۆ ئەوەی دڵنیابنەوە ئەو گەنجەیە هیچ پەیوەندێکی بە هاوسەرەکەی دینەوە نییە. واروە هاوسەرگیری دینە لەلای خەڵک زۆر شتێکی شۆک هێنەر بوو لەبەرەوەی هیچ کەسێک بڕوای نەدەکرد دینا دوای ساڵێک لە هاوسەرەکەی جیابێتەوە. هەروەکو دراما و فلیمە تورکیەکان هاتە پێش چاومان هاوسەرگیری دینا لەبەرەوەی ماوەیەکی زۆر کورتی خایان لەگەڵ هاوسەرەکەی. ماوەیەکی کەم ژیا، بەڵام لە کۆتاییدا هەموو کەسێک ئازادە چ کاتێک هاوسەرگیری دەکا چ کاتێک جیا دەبێتەوە لەبەرەوەی ئەو شتێ تایبەتە بە ژیانی مرۆڤەکانەوە. بەڵام ئەو هونەرمەند و مۆدێل و کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا هیچ شتێکی تایبەتی ژیانی خۆیان بە تایبەتی نەهێشتۆتەوە. لەبەر ئەوەش خەڵک باسی بابەتەکانیان دەکاتن و بۆ خۆشیان بڵاویان دەکەنەوە. زۆربەی لەو کەسایەتیانە تاوکو ئێستا بینیومانە چەندین کەسایەتی بەناوبانگ هەر بۆ ئەکتیڤ لە هاوسەرەکانیان جیا دەبنەوە و ئاش دەبنەوە بۆ ئەوەی ئەکتیڤی ئەکاونتەکانیان زیادە و زیادە بینەری زیاتر بێتن. ئەماش بۆتە جێگە ئەوەی کە خەڵک سیقەی بەو کەسایەتیانە نەمێنێتن و لە ئێستاشدا زۆربەی کات دینە و هەڵکە و زار کە دەمابینی لەگەڵ یەکتریت بە دەردەکەوتن، بەڵام لە ئێستادا هیچ کامێکیان دەرناکەون. بیدەرکەوتنەکانیە زۆر کەمە. تەنانە دینا لەو چەند ڕۆژێ ڕابردوو لە ئاهەنگێک دەرکەوت بوو چەند ڤیددیۆیەکی خۆی گرت بوو. بێزگەلەوە نەهەڵکە و زار نەدینا بەزم و ڕەزمەکانی پێشتر ناکەن و ئێمەش لە سۆشیال میدیا نایبینین ئەو کەسایەتیانە بەزم و ڕەزم بکات لەبەرەوەی لە ئێستادا هەمومان دەزانین زۆربەی کەسە مۆدێلەکان و کەسە دیارەکانی ناو سۆشیال میدیا هەندێکیان دەستگیر کران و هەندێکی شیران کەپ کراون و هیچ دەنگێکیان نەماوە لە سۆشیال میدیا لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەو کەسایەتی بەناوبانگانی ناو سۆشیال میدیا بێزار ببوو هەستیان دەکرد بۆتە جێگای ئەوەی کە شیرازەی خێزان تێک دەچێتن بە هۆکاری ئەوەی چەندین کەسایەتی دیاری ناو سۆشیال میدیا بەدڵی خۆیان زۆر شتەیە کە دەیکەن ناگونجێ لەگە ئاداب و تەقالیدی کوردی. وەروەها زۆربەی کات دەمابینی لە کەناڵە تیڤەکان سەر بەخۆ دەچوونە لای ئافرەتێک بە ناوی مۆدێل. هیچ شتێکی ئەوەی تێدا نەبوو کە مۆدێل بێتن و لە هیچ شوێنێک شەهادە و لە هیچ شوێنێکی تر لە هیچ پرۆژەیەک ئەو خاتونانە بە مۆدێل هەڵ نەبژاون لە خۆیانەوە هەستان و دەڵێن ئێمە مۆدێلین و کەناڵە تیڤەکانیش دەچەن چاپێکەوتنیان لەگەڵ دەکەن و ئەوانیش ڕاستەوخۆ بەناوبانگ دەبن.
بۆ نمونە یەکێک لەوانە کە دەڵێ نۆتێلا و سەر و پێچکو ئەو جۆرە بابەتانە هەزۆر بە ئاسانی بەناوبانگ بوو ئەوڕۆکە چاوپێکەوتنی لەگەڵ کرا بۆ بەیانی ڕکلامی گەیشتە $1000 پێش ئەو چاوپێکەوتنێش هیچ کەسێک ئەو کەسایەتیە نەدەناسی و نەک تەنها ئەو خاتونەیە چەندی خاتونی تری دیاری کوردستان بەو جۆرە بەناوبانگ بوو و زۆربەی خاتونەکانیش لە ئێستادا هیچ دەنگێکیان نییە و کپ کراون لەبەرەوەی لە ئێستادا هەمویان بێدەنگن وەروە هیوادارین لە مەودووە زۆر شتێکی ئاسایی نەبێتن هەر کەسێک هەڵبستێتەوە بەناوبانگ بێتن و وەروە چەند کەسایەتێکی دیاریش زۆر بخرێنە سەر تیڤی و سەر سۆشیال میدیا ئەگەر کەسێک هیچ بەهرەیەکی نەبێتن پێویست ناکاتن لە تۆڕی کۆمەڵایەتی و لە ناو تیڤیەکان هەموو کاتێک باس و خواز لەسەر ئەو کەسایەتیانە بێتن و لەبەرەوەی ئەو کەسایەتیانە زۆربەی کات خەڵک باسییان دەکاتن دەڵێن ئەم جۆرە کەسایەتیانە وەکو ڤایرۆسی ناو کۆمەڵگانە بەڵام ئێمە لەو بابەتێ باسی چەندین شتمان کرد هەموو بابەتەکان پەیوەندی بە دینەخانەوە نەبوو لە بەرەوەی دینەخان کەسایەتێکی دیاری کوردە و ئەو هونەرمەندێکی بەڕێزە بەڵام ئێمە لەگەڵ چەند بابەتێکی ترمان تێکەڵ کردو بوو ئەوەی هەموو لایەک چاوکراوە و سوودمەند بێتن لەو بابەتانەی کە ئێمە باسی دەکەین و بەو نزیکانەش چەند بابەت و چەند پرۆگرامێکی نوێمان لەژێر دەستا چاوەڕوانی کلیل میدیا بنەوە چاوتان لەسەر کلیلی میدیا بێت بە هەمووی لەو 2 مانگ و 3 مانگەیەدا پرۆگرامێکی نوێ زۆر جیاواز و کۆمەڵایەتی و سوود بینین لە کەناڵەکەی ئێمە و زۆرترین خەڵک بتوانێت سوود ببینێتن ئێمەش خزمەتکاری هەموو لایەک دەبین و هەوڵ دەدەین باشترینەکان لە ڕێگای کلیل میدیاوە پێشکەشی ئێوەی خۆشەویست بکەین بۆ ئەوەی ئێوە خۆشەویستیش سوودمەند بن هەموو کاتێک چاوتان لەسەر کلیل میدیا بێتنەوە سەیری سناپچاتەکەمان بکەن بە تایبەتی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ و بابەتە جیاوازەکان بی لەو کەناڵ و پێجەیە سوپاسی هەموو لایەکتان دەکەم بۆ ئەوەی تاوەکو ئێستاکە گوێگری تەواوی ڤیددیۆیەکی ئێمە بوون و چاوەڕێی زۆر ڤیددیۆی جیاوازتر بن لە کەناڵ و پێیجی کلیل میدیا. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.